حەزەکەم شتێکی خۆشتان بۆ بژێڕمەوە کە زۆر کاریگەری لەسەر ژیانم دروست کردووە. لەو مانگەی پێشووە قایمەیەکی عەمەلیاتمان هەبوو. نەخۆشەکانمان الحەمدولillah هەمیان باش بوون و وەزعیان مستەقر بوو. ناردمانەوە ماڵەوە. ڕۆژی شەممە نەخۆشێکمان بە پەلا گەڕایەوە نەخۆشخانە. تووشی حاڵەتێک بوو خەریب و ئەمرد. بە پەلە هێنامانەوە و بردمانە ناو عەمەلیاتەوە. خوایە بێ چی ڕوویدا بێ. ئەبێ عەمەلیاتەکە تەقی بێتەوە، ئەبێ شتێک ڕوویدا بێ ئێمە نەمانزانی بێ. بە پەلە عەمەلیاتەکەمان کردووە بزانین ئەم نەخۆشە بۆ وای لاتووە. خسمانە ژێر بەنج، سەیری عەمەلیاتمان کرد، برینەکەمان پاک کردەوە. کە سەیرمانە کرد هیچ کێشەیەکمان نییە. ئەی خوایە ئەم نەخۆشە ئەم کوڕەگەنجە بۆ وای لێهات. ئەم هەموو دکتۆرە 4 دکتۆری ئەخسایی دەسەوسان بووین نەمانەزانی چیەتی. وتمان ئەلحەمدولillah هیچی نییە و دکتۆری بەنجەکە سۆندەکەی لە قوڕی دەرهێنا و نەخۆش هەناسەی وەستا. هەرچنێکمان کرد هەناسە نەگەڕایەوە. ڕێژەی ئۆکسجین لە 100ەوە دابەزی بۆ 70 بۆ 60 بۆ 50 و نەخۆش دڵی وەستا. لا إله إلا الله خوایە گیان. ئەو برادەرانی کە لەگەڵ مابوون بە پەلە دەستیان کرد بە زەخت لەسەر دڵی و زەختیانە کرد لە دڵی بۆی خوێن بچێ بۆ مێشکی. چکە 3 دەقە خوێن نەچێ بۆ مێشک مێشکە وەستەیە. لا حول ولا قوة إلا بالله. کە سوکار و 1 عەشرە لە دەرەوە ئاوا چاوەڕێن ئەڵێن کاکتۆر نەخۆشەکەمان چۆنە. لا إله إلا الله هیچ جوابێکمان پێ نییە. من هیچم پێ نەکرا. برادەرەکانم کە دکتۆر بوون ئەوانش ئەخسایی بوون محاوەلەیانە کرد دڵی بێنەوە و زەخت لە دڵی بکەن. دکتۆری بەنجەکەم حاوەلا کرد ئۆکسجینی باتێ و هەناسەی باتێ. بە هەمومان هەر خەریک بووین دەرمان و هیچم پێ نەکرا. سوزدەیەکم بردم خوایە ئەمە لە دەست ئێمە دەرچوو تەواو. هیچ دەسەڵاتێکمان نەما لەگەڵیا. ئەمێن تۆ سەر قاپێکی تۆ دەسەڵاتی تۆ ئێمە چی بکەین؟ ئەم خەڵکە چۆن تێگا ئەمە هەڵی ئێمە نییە؟ چۆن حاڵیە بێ؟ قەدەری خوای گەورە نەخۆش دڵی هاتەوە و کەوتەوە لێدان. بەڵام هۆشی نەهاتەوە، بەڵام هەناسەی نەهاتەوە. بردمانە ئینعاش. لە ناو ئینعاش ئەم نەخۆشە مایەوە. خەمی دووشتمان بوو، خەمی سیەکانمان بوو، تووشی ئیلتیهابێکی بەقووەت ببوو، ئۆکسجینی دابەزی. خەمی گورچیلەیمان بوو، وردە وردە گورچیلەکانی لە ئیشە کەوت و گورچیلەی ئەوەستا. گورچیلەکانی وردە وردە داڕوخا. کریاتینین لە 1ەوە بوو بە 2، ڕۆژی دوایی بوو بە 3، ڕۆژی سێم بوو بە 4. تەواو بێتاقەت بووم. تەواو ناڕەحەت بووین. ڕۆژێکیان سەعات 10 شەو کە گەڕامەوە ماڵەوە لە عەیادا نەخۆشەکەم بینی و گەڕامەوە ماڵەوە. مۆقیمەکەم تەلەفۆنی کردی کاکتۆر نەخۆشەکە مرد. وتم چۆن مرد؟ تی کاکتۆر دڵی لێ نادا، زەختی سفرە، نەبزی سفرە، هیچی نەماوە، ئۆکسجینی سفرە، هیچ. منیش ناکرێ و کەسوکاری ئاوا بەجێ بێڵم و کوڕێکی گەنجی کاسبکاری تاجیری گەورەیان لێ ڕۆیشتووە. جەرگی دایک و باوکەکەشی بسووتێ، کۆمەڵێ مناڵیشی هەتی و کەون زۆر لەسەر دڵم قورس بوو. بە پەلە نەمزانی چۆن گەیشتمە خەستەخانە. بە دکتۆرەکەم وت بۆ وەستاوی؟ تی کاکتۆر جانۆ مردووە، من چی لێ بکەم؟ وتم ئاوم بەرێ، دەرمانم بەرێ، مغەزیم بەرێ. سبحان الله ئەم نەخۆشە والله ڕۆح لەو گەڵایە بوو، ڕۆح لەو ئینسانیان نەما بوو. بەڵام سبحان الله خۆشمان نەمانزانی. شتەکانمان دایە و نەخۆش هاتەوە و زەختی بەرز بوو و نەبزی هاتەوە و ئاەتمان پێ هاتەوە. کە زوگاریش هەمووی لە دەرەوە بێتاقەت و چاوەڕێی قسەیەکی ئێمە جەنازیان تەسلیم کەینەوە یان چیان پێ بڵێ. شەو تا درەنگێ بە دیار نەخۆشەوە. حتا بەیانیش لەسەر خەت بووم ئاگام لە نەخۆشە. بەیانی
زانیمان ئەمرەیەم نەخۆشە و هیچ مەجالێکی تیانە چکەوە دووەم جارە دڵی بۆستێ و زەختی دابەزێ و هەموو دکتۆرەکانیشیان و کاکتۆژیان تۆ ئارستنی سار دەکوتی ئەم نەخۆشە ئەمرێ منیش ئەمزانم ئەمرێ بەڵام ئەمەوێ لە ڕۆژێکا بمرێ هیچ نەبێ لەگەڵ یان نابچمەوە بۆ شارەکەی خۆیان و هیچ نەبێ سەرخۆشیەکیان لێ بکەم. اینجا ئەوەی کە دڵی سووتانە وتیان کاکتۆر دایک و باوکی زۆر بێتاقەتن، بە تایبەتی دایکی جەرگیژیانەکە مناڵەکان یەگرێن کۆ باوکمان ئیتر سوبحان الله واللهی مناڵێکی خۆم بۆیە ئەومە بێتاقەتە بووم، ئیتر زۆر بێتاقەت بووم. ڕۆژی دووشەمە بۆ چوون بۆ عەمەلیات قسەم لەگە مامۆستایەکە کردم مامۆستا دڵم زۆر بێتاقەتە و نەخۆشیێکم زۆر بێتاقەتە چکە من هەموو نەخۆشیێک و کەس و کاری خۆم سیرەکەم. وتی کاک دکتۆر نازانم باسی چیەکەیت بەس خەوێکم پێتەوە بینیوە. وتم خێر. وتی لە خەوەکەما پێیان وتویت وأوحينا إلى أم موسى أن أرضعيه فإذا خفت عليه فألقيه في اليم ولا تخافي ولا تحزني إنا رادوه إليك. لا إله إلا الله. تكاكتو لخوكما بيان توي بمن كان بدكور عبد الواحد بلي با شيري باتي آوي باتي ولا آو هلي كيشي ئێمە ئەیژێڕینەوە بۆ دایکی و چاوی دایکی پێی گەشە بێتەوە وەکو چۆن موسای جێڕایەوە بۆ دایکی و کە کاتێک کردێ ناو ئاوەکەوە. ئەخیری ئاەتەکەشی بۆ کۆتایی هێنا وەڕەدەدناه إلى أمه كي تقر عينها ولا تحزن. ئێمە ئەومان جێڕایەوە بۆ لای دایکی بۆ ئەوەی کە چاوی گەشت بێتەوە و تۆش خەفەت مەخۆ. وتی کاکتۆ من ئەم خەوەم بینیوە بەس نازانم واتاکەی چییە. ئەو خەوە هی منە من تێگەم باسی چیەکە. گەڕام و بۆ لای نەخۆشە کەوتم ئادێ و نەخۆشە شیرم بۆ بێنن سۆندەی بۆ دانێن لە لووتیا کاکتۆ نەخۆشە شیری چییە دەیتێ نەخۆشە نابێ شیر بخۆ ئەبێ لە مغەزیەکانتم سۆندەی بۆ دانێن و شیری بەنێقتان نەبێ ئادی مغەزیم بەنێ تیا کاکتۆ مغەزی زۆر گوت و مغەزیم بەنێ بەڵانسی میز و زەخت و سنتەری بینم بۆ ڕاگرت و ئینجا مغەزیم مایە و شیرم مایە. وتیان کاکتۆ نەخۆشەکەمان چۆنە؟ وتم ئینشاءالله نەخۆشەکەتان بە پێی خۆیە چێتەوە بۆ لای دایکی. وتیان کاکتۆر تۆ دوێنێ هەمووم نەخۆشە نامێنێ یعنی چی بە پێی خۆی؟ وتم ئەچێتەوە بە پێی خۆشی نێرمەوە ئینشاءالله. عجیب ئەو دکتۆرانی لەویا بوون وایە نەزانی لەبەر خەفەت و بێتاقەتەکەم لەسەر نەخۆشەکە خەڵەفاوم بەخسییانە کردم بەس باوەڕیشیان ناکرد. ئەیان وت کورا عەبدوڵاحی دەڵێ ئەم نەخۆشە چاکە بێتەوە گوت چیلەی وەستاوە وردە وردە هەناسەیە وەستێ وردە وردە کۆتایی پێدێ و ژەهر لە لەشیا کۆبۆتەوە ئەمە چی نەجاتەیە تم بە پێی خۆی ئەڕواتەوە. سبحان الله هەر دکتۆر ئاوی لێ ئەگرتەوە و بە خێزانەکەی مەود ئاوی بەرێ. ئەم نەخۆشە نزیکی 36 دانە ڕۆژ لامان مایەوە. بە موعجیزە هەر ئەوەی کە بینرابوو وەڕەدەدناه إلى أمه كي تقر عينها لە کاتێکە دایکی هاو بۆ لای بۆ خەستەخانە وتم با دایکی نەیبینێ بۆ ئەوەی کە خەوەکە بێتە جێ و بچێتەوە بە پێی خۆی بۆ لای دایکی نابێ دایکی بێسەردانی بکە ئەمەوێ ئەم بچێتەوە بۆ لای دایکی. بەڵام جەماعەت بۆم باز نەکردبوون کەس تێم ناگەیشت من باسی چیەکەم. هەتا وامان لێ هات پاش عیلاج طەبیعیەکی زۆر پاش دەرمانێکی زۆر تووشی بەکتریا و میکرۆبێ ببوو ئەمریکیەکان لە حەربی خلیجا تووشیان بوو میکرۆبێ بوو کەس عەقڵی بۆی نەئەچوو لە هیچ شوێنێکە دکتۆرێکمان هەبوو هی بەکتریا هێنامان وتی لە یەکەم جارە لە ژیانی خۆمە ئەم میکرۆبە ببینم نازانم لە چۆ بۆی هاتووە. لا حول ولا قوة إلا بالله. میکرۆبێ لە طاعون و لە ئەنفلۆنزاکان خراپتر
بەڵێ نەخۆشەکە دوێنێ هاتەوە بۆ لام بۆ عەمەلیات. هەر کەسێکەی بینی ئەوەی ئەمە مردووە زیندووەکەیە خۆشمان باوەڕمان ناکرد. سوبحان الله خۆشەویستەکانم.